ئاسۆ عومەر سوارە، ئەکتەر و ڕاگەیاندنکار و شانۆکاری دیاری کوردستان ژیان ئاوایی کرد. بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسانی حیزبی و حکومی و هونەرمەندان و میدیاکاران، تەرمی ئاسۆ عومەر لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بۆ گردی سەیوان بەڕێکرا تا لەوێ بە خاک بسپێرێت. هونەرمەندێکی پاک بوو، هونەرمەندێکی چاک بوو، ڕێک و پێک بوو، محتەرەم بوو، خۆشەویست بوو، بە جددی زۆر ملتەزم بوو لە هەموو شتێکە. داخوانەیە ئەمڕۆ هەواڵی کوچی لە ناکاوی هاوڕێی عەزیز و هونەرمەندی خۆشەویست کاکە ئاسۆ عومەر سوارە مامیز داواکارین لە خوای گەورە کە جوانی پاشی بە بەهەشتی بەرینشان بێت و خوا سەبووری هەموو لایەکمان بات و چونکە بەڕاستیەوە هونەرمەند عەزیز و خۆشەویست ساڵانێکی زۆر لە بواری هونەری شانۆی کوردیا و درامای کوردیا خزمەتێکی زۆری کردووە. کاکە ئاسۆ کەسایەتێکی زۆر جوان و بەڕاستی کەسایەتێکی هەمیشە دەم بە خەندە و پێکەنین و زۆر کارەکەی خۆی خۆشەویست. ئێمە ڕۆژانەیەکمانە بینی لە بنکەی گەلاوێژ پێکەوە بووین، ڕۆژانە بە قسەی خۆش و بین بەسەر کەسێک بوو زۆر چالاک بوو لە ئیشی خۆی خۆشەویست بەوەی کە ئیشی ئەمڕۆی نەئاخستەست. حەمەی حەمە سەعید، وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان، وێ ڕایگەیاندنی هاوخەمی بە هونەرمەندان و کەسوکاری ئاسۆ عومەر ڕایگەیاند. ئەو کتێبەی ئاسۆ دەیویست بڵاوی بکاتەوە و مەرگ ڕێگەی نەدا، وەک وەزارەتی ڕۆشنبیری بۆی بە چاپ دەگەێنن. کاک ئاسۆ یەکێک لەو کەسانە بوو کە لە بواری هونەر و ڕۆشنبیریدا کەسێکی بەرهەمدار بوو بۆ وڵاتەکەی، بۆ گەلەکەی، لەگەڵەوەشدا کەسێکی نیشتمان پەروەر و کورددۆست بوو. بۆیە بۆ بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکارەکەی دەکەین، سەرخۆشی لە هونەرمەندان و هونەردۆستان دەکەین، سەرخۆشی خۆمان ئاراستەی ڕۆشنبیرانی شاری سلێمانی و دەوروبەر دەکەین. بەڵێنی ئەوە دەدەین کە بەرهەمەکانی کۆبکەینەوە، بیپارێزین، ئەوانەی چاپ کراون چاپ کراون، ئەوانەی چاپ نەکراون چاپیان بکەین. بۆی زۆر سپاس بۆ جەنابی وەزیر کاکە حەمەی حەمەسایی و جەنابی دکتۆر ئەڤار و کاک نیاز نووری سەندیکای هونەرمەندان بە وشە جوانەکانیان ئێترەوە ئەوەی ئەوان وتیان بەڕاستی من هیچم پێ ناوترێ، بەس ئەو خەڵکە کۆ بەتەوانێ ئێترەوە بەسە بۆ ئێمە بەڕاستی زۆر سپاسانەکەن و بەخێر بێن یاخوا ئازیێتان کێشە. ئاسۆ عومەر سوارە ساڵی 1964 لە گەڕەکی مەڵکەندی شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە لە ڕێگەی خوێندنگەکەی چۆتە ناو کارە هونەریەکان. پەیمانگای تەکنیکی بەغدادی تەواو کردووە. لە بواری دراما، سینەما، ئەدەبی ڕۆڵی بەرچاوی هەبووە. جێگری سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بووە. 12 2019 کۆچی دوایی کرد. ئاوار عەلی گەلی کوردستان، سلێمانی.